بەڕاستی ئەمە زۆرمان پێ ناخۆشە کە ئەو هێرش و داگیرکاریانە دەکرێتە سەر هەرێمی کوردستان و خەڵکێکی زۆر لێرە زەرمەند دەبیت چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی معنویەوە چ لە ڕووی بەخشینی ژیانی خۆمان بەداخەوە بۆ ئەوی دەگەڕێنەوە بەڕاستی ئەمە وڵاتێکی بێهەیمەنەین ئەنی هەیمەنەی خۆمان نییە سنووری خۆمان نییە خاوەن کەسایەتی خۆمانی بۆیە وڵاتانی دەوروبەر هەر یەکە دێت سەپۆکمان لێ دەدا وە کەسیش لەسەرمان بە جواب نایە و ئێمە بەچی دەتوانین ئەمە دژی ئەوە بوەستنەوە بەوەی کە یەکگرتو بین لە بینی خۆمان ئەگەر ئێمە لە بینی خۆمان یەکگرتو بین یەک دەنگ بین یەک ڕنگ بین یەک هێز بین یەک توانابین دەتوانین ڕوبەڕووی ئەو ئاستەنگانەش بینەوە بتوانی کە بەرەو پێشەوە بچین و کوردیش لە هەر پارچەیەکی کوردستان بێت کە دوژمنان ئەوانەیان پارسە کردووە هەموو یەک خوێن و یەک ئێسق و یەک شتە بۆیە پێویستە ئەگەر کوردێک لە ئێران بڵێن لە کوردستانی ڕۆژهەڵات لە سنا لە هەر شوێنێک پەنجەیەکی بە خوێنداد ئێمە دەبی جەرگمان بۆی ژان بک لەبەرەوە ئەو یەکگرتوویە بپارێزین بەداخەوە ئەوە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە زیاتر بەخۆی دابچێتەوە بەرە ئەو یەکگرتوویە هەوڵ بدات وەروە بە جواب بێت لەبەرەوە ئەمە دەڵێم خاوەن هەیمەنەی خۆمانین بۆیە خاوەن قسەی خۆشمان نین و پاشکۆی ئەولا بۆیە بێکەسی شاعیر زۆر زادڵی کورد ئەبەت ناگات بە مەقسەد نۆگەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیە وابێلانەیە قەومێکن بۆ نەمانی یەکتری هەوڵ دەدەن داخەکەم درشت و وردی شێت و شەیدای ئانەیە بێکەس دە هەناوڕەشیەوە ئەوەی نەوتوایە ڕقی لە کورد نەبوویتەوە لە حەشمەت و لە تووڕەیان وای گوتواکە نۆکەری بێگانە و ئەپارە پەرستیەکە وای کردووە هەر حزبەی سەر بە تیارە کولانێکە ئەو پەرتەوازیە کەوتۆتە نامیلەتی کورد و کارەکەی نانی لەبەرەوە ئەمە خاوەن هەیمەنەی خۆمان نین خاوەن دەستەڵاتی خۆمان نین وەکو ئەو شعرەی بێکەس کە ڕوونە دەڵێ چی هەر حزبەی سەربەلایانێکە بۆیە ناتوانن هیچ دەربڕن چونکە ئەگەر هەڵوێستی خۆیان دەربڕن ئیتر ئەوان ژیانی وانی دەکەوێتە مەترسیەوە و ئەو ڕۆژ هەموو ژیان لەسەر با بڵێن مەسلحە دروست بووە تەنانەت دەوڵەتە زلهێزەکانیش مەسلحەتی خۆیان بە تو نادەن مانەوەی خۆیان بەلاوە گرینگە لە پێناوی ئەوەی کە خەڵکی دیکە ببنە قوربانی ئەوە دروست و ڕاستەکە ینی بەلای منەوە هەر هێرشێک لە هەر لایەک بۆ سەر کوردستان هەرێمی کوردستان لەلایەن هەر وڵاتێکی دراوسێبی هەڵەیەکی زۆر گەورەی مێژوویە ئەوەش بێگومان لە ئایندەی دوور و نزیکی هێشتێنە زاو و نادیار بە شێوەیەکی لۆژیکی مێژوو ئەوانە لەسەر ئەو لایەنانە تۆمار دەکا ئەگەر دەپرسی مەبەست لەو هێرشانە چیە ئەمە نەخشەیەکی لە مێژینەی داڕێژراوە بە خەون و خەیاڵ دەیانەوێ ئەم خەونا وەدی بێنن بەڵام زۆر بەداخەوە سەهون و ئەمە خەون و خەیاڵ و زۆر بەخێر پێویستە یەک دەنگ یەک ڕنگ یەک سنگ بەو هێزەوە هەمیشە یەک دروشم پیادە بکەن پەیڕۆ بکەن بۆ ئەوەی کەوە ئێمە نێرانی چ ئیقلیمی چ دەوڵەتی زەفەرمان پێنەبن بۆ ئەوەی ئەو ئەزمونەی حکوومەتی هەرێمی کوردستان لە شوێنی خۆی بچەسبێ بە شێوەیەکی ئەوەی بە هیچ شێوەیەک لە هیچ لایەنێکەوە کەس نەتوانێت زەفەرمان پێ با لە دەور و بەرمان و ئەمە کارێکی باش نییە بەلای من ئەو مرۆڤانە ئاوڕێک لە هەنگاوەکانی خەبات و ڕوتی مێژوویی نەتەوەیی کوردی بدەنەوە پێویستە ئەوانە بگەڕێنەوە بێنەوە سەر هێلی ڕاست شان بەشانی هەموو براکانیان ئاوڕێک لە ئەنفال لە چیمیا باران لە کۆڕە و لەو هەموو دەردەسەری و ماڵ کارەسات و وێرانکاری بەسەر کورد داهات ئاور لەوە بدەنەوە هەنجی نییە ئەگە زانیان تێگەیشتن گەیشتنە قەنەعەت هەنج نێواز لەو کارە خراپانەش دەینن کە مێژووش ترازووی مێژوو هەڵبەت خۆش نابی لە کاری خراپە دەربارەی کورد ئەمانە ئەگەر
وەکو بندیوار وەکو سێبەر وەکو هەر ناوەچی لێ دەنێ ئەمانە بۆ پارە ئەو شتانە دەکەن ڕۆژگارێک دێ ئەوانە پەشێمان دەبنەوە و هەنجینێ پەنجە گەستنیش هیچ شتێکی ئەو تۆی بە دووادانایەکەوە کەەوە لە قازانجی ئەوانەبی بەڵکو با بڵێین یاسا و دادگای مێژووی لەوانە خۆش نابی.